بینەرانی کوردستانی سڵاوتان لێبێت جارێکی دیکە لە ستودیۆی 129 یەکێتی نیشتمانی کوردستان تایبەت بە بانگەشەی هەڵبژاردننی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ ناساندنی کارنامەی یەکێتی و هاوکات کاندیدانی یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵتانین کە ئامان شتەیدا ناساندنی کاندیدانە و هاوکات یەکێتی و کاندیدانی چۆن لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستاندا خزمەت بە هاوڵاتیان دەکەن لە ڕێگەی کارنامەکانیانەوە. لەم بەرنامەیەشدا هەریەک لا بەڕێزان مامۆستا مەلا حەسەن دوکانی کاندیدی ژمارە 14 لە بازنەی سلێمانی لە لیستی 129 یەکێتی نیشتمانی کوردستان و هاوکات بەڕێز پەرێز عومەر کاندیدی ژمارە 6 لە بازنەی هەولێر لە لیستی 129 یەکێتی نیشتمانی کوردستان میوانی ئەم بەرنامەیەن. بەخێراتن، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. زۆر سپاس. مامۆستا مەلا حەسەن بەڕێستان هەڵبەتە کاندیدی یەکێتی نیشتمانی کوردستانن لە ژمارە 14. بەر لەوەی باز لە کارنامەی بەڕێستان بکەین و ئامانجتان چێلەوەی کە بچنە پەرلەمانی کوردستان لەمەوێ سیڤە لە کاری پێشنەی بەڕێستان بزانین و بینەران بزانن مامۆستا مەلا حەسەن دوکانی کێیە و کاری پێشینیان چۆن بوو و نیەتی کارکردنیان چییە؟ بەڵێ، من حەسەن مستەفا ئەحمەد ناسراوم بە مەلا حەسەن دوکانی، ماوەی 28 ساڵە ئیمام و خەتیبم، 10 ساڵە بەرپرسی ئەوقافی قەزای دوکانم و هەڵگری بڕوانامەی دیبلۆم لە زانستە ئیسلامیەکان، هەڵگری دوو ئیجازەنامەی مەلایەتیم بە کوردەواری خۆمان کە پێی دەگوترێ مەلایەتی کە لە حوجرە دەرچووی حوجرەم. سوپاس بۆ خوای پەروەردگار. دەمانەوێت کە بچینە پەرلەمان ئینشاءالله خزمەت بە بواری ئەوقاف و کۆمەڵایەتی بکەین. پشتیوان بەخوای گەورە بەرنامەمان هەیە بۆ ئەوە. دەستخۆش. خاتو پەرێز، سیفێک لە کاری پێشنەی بەڕێستان جارێکی دیکە خۆتان بە بینەران بناسێنەوە و بۆچی دەتانوێت بچنە پەرلەمانی کوردستان؟ دەستان خۆش بێت ئەم کاتەوە و بینەران باش. من پەرێز عومەر کاندیدی ژمارە 6 لیستی 129 یەکێتی نیشتمانی کوردستانم لە بازنەی هەولێر، دەرچووی زانستە سیاسیەکانم. من 21 ساڵە لە سیاست و لە کاری خۆبەخشی و کاری کۆمەلگای مەدەنی و ڕاگەیاندن کار دەکەم. خۆشبەختانە کۆمەڵێک هەنگاوم ناوە کە شانازیان پێوە دەکەم. یەک لەوانە پرۆژە یاسای قانونی ڕزگاربووانی دەستی تیرۆریستان کە ئێستا لە بواری جێبەجێکردندایە و لە بەغدا توانیمان کاری لەسەر بکەین بە پشتیوانی فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی عێراق. و من یەکەم کەس بوومە کە شاندێکی مەدەنی چالاکوانانم و کادرانی کوردستانم بردووە لە باکووری کوردستان. 20 ڕۆژ ئەمە لە ساڵی 2015 بەشداری هەڵمەتی هەڵبژاردننی باکووری کوردستانمان کرد لە کاتی هەبوونی ئەو کەمپە زۆرانەی کە کوردانی ڕۆژئاوا و ئێزیدیەکان و هەموو ئەو خەڵکانەی ئەو کەمپانێک کە هەبوون لە کوردستان هەمیشە هەوڵمانداوە کە هاوکاری جدی بگەێنینە کەمپەکان. ئەوەندەی ڕێگامان درابێت لەبەرەوەی لە هەولێر حتا گەاندنی هاوکاریەکان لەلایەن ئێمەوە بۆ خەڵکی لێ قەوما و دنیایەک کۆسپوتەگەری بۆ دروست دەکرێت و هەمیشە کەمپینی کۆکردنەوەی هاوکاریمان کردووە لە هەولێر، خاستن بۆ قوربانیانی دەستی ئەو لافاوانەی کە لە هەولێر دروست دەبن. هەموو ساڵێ کۆمەڵێک خەڵک بێ ماڵ و حاڵ دەمێنێتەوە بەهۆی ئەو لافاوانە و نەبوونی خزمەتگوزاری لە کوردستان. و من لە 2008 هەتا ئێستا کار دەکەم لەسەر بواری وازهێنا، یعنی بەرەنگاربوونەوەی وازهێنان لە خوێندن و کۆمەڵێک کەیسمان هەمیشە پشتیوان کردیە لە محکەمەکان و پارێزەر مامەلە دابینکردنەوە ئەوانە. ئەلحەمدولیلا 21 ساڵە من لە هەولێر ئیش دەکەم، لە ڕاگەیاندن زۆر ئیشم کردیە. خزمەت دەکەن دەستەکانم. زۆر بێخات و پەرێزگان سپاس. مامۆستا مەلا حەسەن دەگەرمەوە لای بەڕێستان. هەڵبەتە ئەوەی ڕوونە کارنامەی یەکێتی نیشتمانی کوردستان لە تەواوی جونگە جیاوازەکاندا خزمەت بە هاوڵاتیان دەکات. یەکێک لەو بابەتانە بەها کۆمەڵایەتیەکان و وەگێڕانەوەی بەهایە بۆ تاکەکانی کۆمەلگە و سەرۆک باڵیش لە ماوەکانی ڕابردوودا لە بانگەشەی هەڵبژاردندا لە وتارەکانی ئاماژەی بۆ داوەکە دەیەوێت بەهای کۆمەڵایەتی و بەهای ئاینی بەڕاستەقینە بگەڕێنێتەوە ناو کۆمەڵەکەی. بەڕێستان پێیانتان لەسەر ئەمە چییە؟ ئێمە وەکو ئەندامێکی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کاندیدێک بۆ پەرلەمانی کوردستان کە 18 لیژنە هەیە لە پەرلەمانی کوردستان دەمانەوێت لە دوو لیژنەدا ئیش بکەین ئینشاءالله. ئەو دوو لیژنەژەشان لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینیە، دووەمیان لیژنەی کۆمەڵایەتی و مناڵ و خێزان. ئەو دوو لیژنەی ئێمە دەتوانین تێیدا کار بکەین بۆ ئەوەی کەوا خزمەت بە میلەتەکەی خۆمان بکەین. یەکەم وەکو لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی
ئەوقاف مڵکێکی زۆری هەیە کە دەمانوێت ئەو مڵکانە ڕێک بخەینەوە بۆ ئەوەی خزمەت بە مزگەوتەکانی سنوورەکە مزگەوتەکان بکەین لە کوردستاندا نەک هەموو جمعەیەک لە مزگەوتەکان بەرماڵ ڕابخرێ بۆ دروستکردنی مزگەوت و بۆ نۆژەنکردنەوەی مزگەوت ئەوقاف مڵکێکی زۆری هەیە ئەگەر بێت و خۆمان ڕێکی خەینەوە دەتوانین لە هەموو لادێ و شارۆچکە و قەزاکانە ساڵانە چەندین مزگەوتی جوان بنیاد بنین و دروست بکەین و هەروەها دەتوانین مامۆستایانی ئاینیمان زۆر مامۆستای خۆبەخشمان هەیە ئێمە وەکو لیژنەی وقاف دەتوانین ئیش بۆ مامۆستا خۆبەخشەکان بکەین کە خزمەتێکی زۆر بە میحراب و مزگەوت دەکەن کە هیچ بودجەیەکیان کە هیچ دەرامەتێکیان خۆبەخشانە ئەڕۆن وتارە خوێندنەوە خزمەت بە مزگەوت دەکەن ئیشەکەین لە لیژنەی وقاف بۆ خزمەتی مامۆستا خۆبەخشەکان دوای ئەوە هەوڵ دەدەین لە کوردستاندا کە حوجرە بەڕاستی حوجرەکانمان کۆتاییان پێهاتەوە ئەو ئەدیب و نووسەر و شاعیرانەی زووکە دەرچوبوون لە زانکۆکانی جیهان دەرنەچوون بەڵکو هەموو لە حوجرەکانی کوردستان دەرچوبوون ئەم هەموو ئەدیب و شاعیرە جوانەی کە کورد شانازیان پێوەکە هەموو دەرچوو حوجرە و مزگەوت بوون هەوڵ دەدەین ئینشاءالله لە داهاتوودا ئێمە گەر ببینە پەرلەمانتار هەوڵ دەدەین بۆ بنیادنانەوەی حوجرەکان لە تەواوی کوردستاندا لە هەموو شار و شارۆچکەیەک حوجرەیەک بنیاد بنێنەوە بۆ ئەوەی فەقیەکان دووبارە دروست بنەوە خزمەت بە میلەتی خۆمان بکەین ئینشاءالله. باشە پاڵپشتی سەرۆکیەکەتی نیشتیمانی کوردستان بۆ گێڕانەوەی بەها ئاینیەکانەمە تا چەندە کارکردن لەسەر کارنامەی بەڕێستان و کارکردنی کارنامەیەکێتی نیشتیمانی کوردستان ئاسانتر دەکات. بەڵێ دەمەوێت بگەڕێمەوە بۆ سەردەمی زێڕینی جەنابی مام جەلال بەڕەحمەت بێت جەنابی مام جەلال دائیمە لەگەڵ مامۆستایانی ئاینی مانجی جارێک بە دوو مانگ جارێک جەنابی مام جەلال یادی بەخێر کۆبوونەوەی لەگەڵ تەواوی مامۆستایان دەکرد لەگەڵ مامۆستایاندا نیشتجووی لە ڕاوبۆچوونی مامۆستایانی ئاینی دەگرت سەرۆک باڤڵیش بە خۆشحاڵیەوە دەرگای ئاواڵە کردو بۆ مامۆستایانی ئاینی گوێ لە گفتوگۆکانمانەگرێت دایمە داوای ئەومان لێکاڵێ ئەوەی مامۆستای ئاینی پێشەنگمان بن بۆ ئەوەی کەوا کوردستان بەرەو پێش بەرین و هەروەها جەنابی مام جەلال بۆ بنیادنانەوەی مزگەوتەکانی تەواوی کوردستان هەدیەیەکی تایبەتی هەبوو هەموو مزگەوتێک لە کوردستاندا کە هەموو شۆڕشەکان قەرزاری مزگەوتەکانی کوردستانن بەڵام لایەنەکانی تر ئەو هەنگاویان نەناوە کە خزمەت بە مزگەوتەکانی کوردستان بکەن بەزەوە سەرۆک مام جەلال بوو بەڕەحمەت بێکە بۆ هەموو مزگەوتێک هەدیەیەکی تایبەتی خۆی هەبوو بۆ دروستکردنەوە بنیادنانەوەی مزگەوتەکان سەرۆک باڤڵیش بە هەمان ڕوحێتەوە هەنگاو دەنێ ئینشاءالله بەرەو پێش دەچین بە پشتیوان بەخوای پەروەردگار و جەماوەرە خۆشەویستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە حکومەت وەردەگرینەوە زیاتر خزمەت بە هاوڵاتیانی خۆمان دەکەین پشتیوان بەخوای پەروەردگار. دەست خۆش خات و پەرست هەڵبەتە ئەوەی کەڕوونە یەکێتی نیشتیمانی کوردستان کار دەکات لەسەر گەڕانەوەی بەها کۆمەڵایەتیەکان گەڕانەوەی بەها کۆمەڵایەتیەکان لە ڕێگەی سەرخستنی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەندە کارەکان ئاسانتر دەکات. ئێمە لە ڕابردوو من بۆ خۆم دانیشتوی هەولێر و باسی هەولێر بکەم بەهۆی بەرەنگاربوونەوەی کۆمەڵێک شتمان تووشی دەیان تونند و تیژی لەلایەن دەسەڵات بووینێتەوە بە تاکە کەسی خۆشبەختانە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەگەرمی و بەجددی هاتۆتە سەرخەت بۆ بەرەنگاربوونەوەی ئەو دیاردانەی کە هاوردە دەکرێن لەلایەن دەسەڵاتەوە بۆ تێکدانی شیرازەی خێزان بۆ تێکدانی کۆمەلگای کوردی بۆ شێواندن و لە ناوبردننی بەها پیرۆزەکانی هەم ئاینی و هەم کۆمەلگای کوردی وەک بینیمان کە دوای ڤیددیۆیەکی من کە باسی ئەوە دەکەم هەولێر چۆن دەشێوێندرێت لە ڕێگای ئەو پرۆژە بازرگانیانیکردانی بەجەستەی ژن کە ژن لە دەرەوە دەهێنرێت بۆ هەوەسبازی کۆمەڵێک خەڵک کە گەنجانمان بەلاڕێدا دەبرێن لەلایەن دەسەڵاتەوە بەس لە پێناو بەرژەوەندی خۆیان تا گەنجان مەشغوڵ بن ژیان و داهاتوو ئومێدەکانی گەنجانی ئەو وڵاتە دەسووتێنن خۆشبەختانە ئێستا ئەم بابەتە بۆتە یەکێک لە بەرگەسەرەکیەکانی بەرنامە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک چۆن لە سلێمانی بەڕێز سەرۆکی یەکێتی بڕیاریدا و بە شۆڤەڵ ئەو شوێنانەی وێران کرد لە هەولێر ئێستا ڕۆژ بە ڕۆژ شوێنی تایبەتی بۆ دروست دەکرێت هیوادارم یەکێتی نیشتیمانی کوردستان ببێتە دەسەڵاتدار لەو شارە بۆی بتوانین بەها جوانە کۆمەڵایەتی و ئاینی و ئەخلاقیەکان بۆ ئەو شارە بجێڕینەوە تێکدانی دەستەواژەی ئازادی ژن و شێواندنی لە پاڵ کۆمەڵێک بابەتی دیکە دوورە لە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و دوورە لە بزوتنەوەی ژنان و دوورە لە کلتور و کۆمەلگای کوردی بۆیە ئێمە کاری جدیمان بۆ جێڕانەوەی بەها جوانەکانی کۆمەلگای کوردیە
و خۆشبەختانە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لە خاڵە سەرەکیەکانی بەرنامەی کاری پەرلەمانی داهاتوو ئەمە یەکێکە لە بابەتە گرنگەکانی. باشە. جا لە گێڕانەوەی بەها کۆمەڵایەتیەکان و بابەتی کێسە لەم دواییانەدا بەڕاستی بە ئاشکرا دەبیێت بەزاندنی سەرۆری خاکێرمی کوردستانە بەڵکە ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە ڕابردوودا هەم لە ئێستەشدا هەم لە کارنامەکەی هەم بۆ پێی کە زۆرنەی دەنگی هاوڵاتیان بەدەستبێنێت کار لەسەر ئەم بابەتە دەکات و ڕێگری لە بەزاندنی سنووری خاکێرمی کوردستان دەکات. ئێستا لەلایەن دەسەڵاتەوە ڕێگری لە باسکردنی بەزاندنی سنووریەکانی هەرێمی کوردستان دەکرێت. ئێمە بۆمان نیە باسیشی بکەین. خۆشبەختانە سەرۆکی یەکێتی لە وتارە سەرەکیەکانیدا باسی ئەوە دەکات کە ئێمە ڕێگر دەبین بەرەنگاری ئەم سنوور بەزان نەدەبینەوە. ئەمە یەکێکە لە خاڵە زۆر گرنگەکان. تۆ دەزانی هەتا ئێستا دەسەڵاتی کوردستان ڕازی نیە ئەو کەسانەی بە بۆردومانەکانی تورکیای داگیرکەر شەهید دەبن بە شەهید لە قەڵەم بدرێن تەنانەت بە شەهیدی هاوڵاتیش دەزانن ڕۆژانە جگە لە وێرانکردن و چۆڵکردنی گوند و دێهاتەکانی کوردستان ژینگەی کوردستان بە مەبەست دەسووتێندرێ ئەوەی ناسووتێندرێ دارەکانی دەبڕدرێت و دەگوازرێتەوە ئەو دیوی سنوورەکانی کوردستان. بۆیە ئێمە ئەوجارە جیا لە هەموو جارەکانی تر بە بەرنمەیەکی پڕ و جددی و بەهێزەوە هاتووینەتە ناو هەڵمەتی هەڵبژاردن و بەڵێنمان بە خەڵکی خۆماندایە هەتا سەر ئەگەر تەنها یەک پەرلەمانتاریشمان لە پەرلەمانی کوردستان هەبێت شەڕی هەموو ئەو بابەتانە دەکەین. بەڵام ئەگەر ئێمە زۆرینەی پەرلەمان بین دڵنیا بن خەڵکی کوردستان کە ئەم بابەتانە بابەتی سەرەکی کارکردنی پەرلەمانتارانی یەکێتی دەبێت لە پەرلەمانی کوردستان. مامۆستا هەڵبەتە وەکو با بڵێن دیوە ئاینیەکەشی بەزانی خاکێرێمی کوردستانەوە با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان لە ئاینیشدا هێڵی سوورە و هەر خاک و نیشتیمانێک بێ. وەکو مامۆستایانی ئاینی چۆن کار لەسەرم بابەتەکە دەکەن لە پەرلەمانی کوردستان؟ ئێمە وەکو مامۆستای ئاینی و پێشنوێژ و تار خوێن بەردەوام ڕوومان لە جەماوەڕەکەی خۆمانە لە نوێژ خوێنانە کە پیان ڕادەگەێنین نوێژ لەسەر خاکێک دروستنێک کە داگیرکراوە بێ بەردەوام هانی میلەتەکەمان دەدەین بۆی کەوا دیفاع لە کەرامەت و خاک و ئاوەکەمان بکەین چکە ئینسان ئەگەر خاکی نەبێت کەرامەت و هەموو شتێکی داگیر دەکرێت. بۆیە بەردەوام لەگەڵ ئەوەیدان بە جەماوەڕەکەی خۆمان دەڵێن کە دیفاع لە خاک و ئاومان بکەین کە بەردەوام پارێزەری خاک و ئاوبین. برا پێشمەرگەکانمان دایمە هان دەدەین دەستخۆشیان لێ یەکەین دوعای خێریان بۆکەین کە پارێزەری خاک و وڵاتن خوای پەروەردگار سەربەرز و سەرکەوتویان کا. و هەروەها ئێمە ئەوەش ویستم عەرزی لەناوتان بکەم بەنسبەت ئێمە وەکو مامۆستای ئاینی بەردەوام کاندیدی جەماوەرین بەردەوام لە ناو جەماوەرداین لە هەموو کایەکانی ژیان لەگەڵ جەماوەر ژیانین. مانگی 4 جار کۆبوونەوەی جەماوەریمان هەیە کە ڕۆژانی جومعەیە بەبێەوەی تەلەفۆن بۆ کەسێک بکەین خۆی خەڵکەکە بۆمان کۆبێتەوە قسان بۆکەن. ڕۆژی 5 جار کۆبوونەوەی تایبەتمان هەیە کە 5 فەرزەی نوێژە. سوپاس بۆ خوای پەروەردگار خەڵکەکە حاڵی بووە کە ئەوە تەنها یەکێتی دەتوانێت بەرەنگاری ئەو داگیرکاریانە بێتەوە کە ڕوبەڕووی وڵاتمان دەبێتەوە. بەڵام ئێمەی کورد سوپاس بۆ خوای گەورە شانازی بە ئاینەکەمانەوە دەکەین شانازی بەوە دەکەین کە موسڵمانین دیفاع لە خاک و ئاومان دەکەین. و هەروەها ویستم ئەوەشتان عەرز بکەم کە ئێمە گە بچینە پەرلەمانی کوردستان لە لیژنەی کۆمەڵایەتی مناڵ و خێزان ئیش دەکەین ئینشاءڵڵا بۆ ئەوەی کە بتوانین سندوقێکی سولفەی زەواز دانین بۆی هیچ کە گەنجەکانمان دەربەدەر نەبن ڕوو لە وڵاتان نەکەن بۆ هۆی نەبوونی ئەوەی کە توانایان نێژن بێنن. باشە مامۆستا جا لەم بابەتە دەمەوێت ئەوە بپرسم کە هەندێک کات بەمەبەست بازەوە دەکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان نایەڵێت مامۆستایانی ئاینی بە ئازادانە بیرروڕای خۆیان دەربڕن ڕێگریان لێ دەکەن لە خوێندنەوەی وتار لە مینبەرەکانەوە کە بەدڵ یەکێتی نیشتیمانی کوردستان نەبێ وەکو مامۆستایەکی ئاینی ئەکید بەر ئەم بابەتانە کەوتون. خوێنەوەی بەڕێستان لەسەر ئەمە چییە؟ مەبەست لە هەڵبەستنی ئەم جۆرە قسانە چییە؟ ئەوە نەیارەکانمان نەوشتانەما بۆ دروستەکەن هەموو کەس دەبینێ کە لە سنووری زۆنی سەوز ئازادێکی ڕەهایە بۆی کە مامۆستایانی ئاینی قەت پیان نەوتراوە باسی ئەوکەن یا وتاریان پێشتر بۆ بنێردرێ.
بە ئارەزوی خۆیان مامۆستایان وتارە خوێنەوە ڕۆژانە قسەشمان پێڵێن ئێمە تەنانەت هیچ مامۆستایەکمان محاسبە نەکردو. من بۆ خۆم ماوەی 10 ساڵە بەرپرسی و خافی دوکانم هیچ مامۆستایەک لەسەر وتار بانگ نەکراوە، قسەی پێ نەگوتراوە لە سنوورەکەی ئێمە، لەبەرەوەی دەزانین مامۆستایان لە خەمی ئەو میلەتەدان، لە ئازاری ئەو میلەتە دەزانن. هیچ شتێکی وانە بۆ لە سنووری زۆنی سەوز ئەوە نییە، بەڵکو ئەو شتانەی کە لە سنووری ئێمەدا هەن ئازادێکی تەواو بەخشرا بە مامۆستایانی لە سنووری ئەمە شتە ڕووی نەداوە. دەستخۆش خاتو پەرست بکەرەمەوە لای بەڕێستان بۆ هۆکاری کە کاندیدێکی ژنن و هەم کارنامە یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم کاندیدە ژنەکانیشمان خۆشبەختانە کۆمەڵێک کارنامە و کار و پلان و پرۆژەیان هەیە بۆ خزمەتکردنی ژنان ئەگەر بێت و زۆرینەی میزبانی هاوڵاتیان بەدەست بێنن. خاتو پەرست وەکو کاندیدێکی ژن چی بۆ ژن دەکات؟ ئێمە دەردی گەورەی کۆمەڵایەتیمان هەیە، نەک بۆ ژن، بۆ تەواوی کۆمەڵگە. یەکێک لەو کارانەی کە من دەمەوێت بەڕاستی ببێتە بابەتی سەرەکی کاری پەرلەمانیم مەسلەی دادوەریە لە هەلی کار. ئێمە کۆمەڵێک گەنجی زۆر بەتوانەمانان، گەنجانی کورد گەنجی بەتوانان، گەنجی دڵسۆزن، گەنجی نیشتیمان پەروەرن، بەڵام کۆمپانیا و دامەزراوە دەسەڵات داریەکانی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی خۆیان خاوەنی ئەو کۆمپانیایان، خۆیان خاوەنی تیجارەتەکەشن لە کۆتاییدا دەستی کار لە دەرەوە دەهێنن، نایانەوێ گەنجی کورد لە ناو حتا کۆمپانیایەکانیشیان کار بکە. ڕاوێژکارەکانیان ڕاوێژکاری بیانین کە من گومانم لە دڵسۆزی ئەوانە هەیە بۆ کوردستان، کە من گومانم لە دڵسۆزی ئەوانە هەیە بۆ هیچ تاکێکی کورد، بەڵام ڕاوێژ بە گەنجێکی کورد ناکەن بۆ ئەوەی پلان چۆن دابنێن، لەبەرەوەی پلانی ئەوان بۆ گەلی کورد نییە، بۆ کوردستان نییە. بۆیە من یەکێک لە بەڵێنەکانم بۆ خەڵکی کوردستان، بۆ گەنجانی کوردستان ئەوەیە کە دەبێت یەک هێنانی دەستی کار لە سنوورێکی زۆر بچووک جێ بکرێتەوە کە بۆ توانە زیادکردنە بۆ کوردستان، نەک بە لێشا و گەنجی دەرەوە بهێنرێت و گەنجانی ئەمەش لەبەر بێکاری لەبەر بێ ئومێدی وڵات بەجێبێرن. دوو بیمە، تۆ ئەگەر فەرمانبەری حکوومەت بی تەقاعودیت هەیە، خانەنشینیت هەیە، بەڵام ئەگەر فەرمانبەری شوێنێکی دیکە بی دنیایەک ڕێکاری غێر قانونی لە ناو دامەزراوەکانی حکوومەت جێ کراوەتەوە بە تەنسیق لەلایەن خاوەن کۆمپانیاکان و بەڕێوەبەران و دامەزراوە حکوومیەکان بۆ لە بەروی بەرژەوەندیەکان یەکن. بۆ نمونە کارمەندێک لە کۆمپانیایەک ڕەنگە مەعاشەکەی $1000 بێ، بەڵام لە بەڕێوەبەراتی بیمە لەوانەیە 200-300 هەزاری بۆ دەنووسێت بۆ ئەوەی خەرجی کەمتر لەسەر کۆمپانیایەکە حساب بێت و لە کۆتاییدا ئەو کارمەندە زەرەرمەند دەبێت کە بیمەی هەیە لەو شوێنە. ئەمە یەکێکە لە دیاردەکان کە خۆم لە کۆمپانیەکان ئیشم کردووە و دەزانم چ گەندەڵیەکی ناشرن چنا بەرپرسیارەتیەک لەم کەیسە هەیە. من دەمەوێت ڕوبەڕووی ببمەوە. بازرگانیکردن بە خوێندن و بە ئەکادیمیا یەکێکە لە دیاردە زۆر ناشرینەکان. تۆ ئەگەر دانیشتووی هەولێر بی منداڵێکت هەبێ، ئەگەر سوالت بۆی کردبێ دەبێت بچێتە مەکتەبێکی تایبەت لەبەرەوەی خوێندنگا حکوومیەکان بێبەها کراون. بازرگانیکردن لە بواری تەندروستیەوە ئەکرێت. بەڵێ چۆن کار لەسەرم هاوسەنگکردنەوە دەبێت پرۆژه یاساکان ئەبێت توانا و هێز و ئیمکانیت بۆ قوتابخانە و دائیرە حکوومیەکان بگەڕێندرێتەوە. ناکرێ مامۆستایەکی قوتابخانەیەک بە چەند مانگ جارێک موچەکەی وەربگرێت، بەڵام تۆ لە خوێندنگایەکی ئەهلی مامۆستاویت کێشەی موچەت نییە. بۆیە بێبەهاکردن سەراپای سیستەمی گرتوتەوە لە کوردستان. بابەتی بازرگانیکردن لە بواری تەندروستی، ئێمە دەسەڵات بە دوو شێوە تەندروستی بێبەهاکات. لەلایەک دێت تەشهیر بە دکتۆرەکان دەکات کە ئێمە دکتۆری زۆر بەتوانامان هەیە، بەڵام لە سیستەمێکی سەقەت توانای دکتۆرەکان ون بووە. خەڵک لەبەر بێتوانای دکتۆر نییە کە نەخۆشەکەی دەباتە دەرەوەیە، لەبەر بێمستەوایی سیستەمە لە کوردستان، لەبەر بازرگانیکردنە بە تەندروستی ئینسان لە کوردستان. تۆ لە نەشتەرگەریەکی زۆر سادە و ئاسان مەجبوریت ئیلا بچیت لە نەخۆشخانەیەکی تایبەت نەشتەرگەریەکە بکەیت، چونکە ئەوان خاوەنەکانیان بەرپرسی حکوومەتن. چۆن دەبێت بەرپرسێکی حکومی بازرگانی لە بوارەکەی خۆی بکات؟ چۆن دەبێت پەرلەمانتارێک
کۆمپانیای هاوردەکردنی دەرمانی هەبێت ئەمانە بابەتاکەن کە دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمان داهات و کاری زۆر جددی لەسەر بکات بابەتی هاوتاکردنی موچەی موچەخۆرانی کوردستان و عێراق ئێمە بمانێ و نەمانەوێ لە سنووری عێراقدا دەژین ناکرێت دانیشتوێکی هەرێمی کوردستان موچەکەی نیو موچەی هەمان پلە و هەمان وەزیفە و هەمان بڕوانامە هەبێت لە عێراق و عێراق ئامادەی ئەو هاوتاکردنەوە بەڵام هەرێمی کوردستان لە پێناو شکاندنی شکۆی تاک لە پێناو فراوانکردنی بازرگانێتی خۆیان ناهێڵن ڕێگرن لە تەوتین ڕێگرن لە هاوتاکردنی موچەی خەڵکی کوردستان بە خانەنشینی مەدەنی و سەربازیەوە بە موچەخۆرانی ئاسایی و سەربازیەوە تۆ لە دنیادا شتیوانیە حکوومەتەکەت دەسەڵاتەکە دژی تۆ بێت و کۆنتاکتی لەگەڵ هەموو دوژمنەکانی وڵاتەکەت هەبێت جگە لە هاوڵاتیانی خۆی خۆش مامۆستا مەلا حەسەن دوکانی دەمێت ئەم خاڵانەی خاتوپەرێز باسی کرد ڕەنگە هۆکارەکەی بۆ ڕابردوو بەشێک لەوە بگەڕێتەوە کە پەرلەمان ڕەنگە ڕقیبێکی باش نەبوو بێت بەسەر ئەم بابەتانەوە لە پەرلەمانی کوردستانم جارە چۆن کار بۆ ئەوە دەکەن تەواوی ئەم ناداتپەروەریانی کە بوونی هەیە و لە ئێستادا لە کارنامە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە بۆ ڕێکردنەوەی پەرلەمانی کوردستان 100% بتوانێت کاری خۆی بکات پشتیوان بەخوای پەروەردگار ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک کاندیدی بەهێزی ئامادە کردو کە بیانێتە پەرلەمان لەوێ کە شەڕی مافەکانی تەواوی چینی توێژەکانی هەرێمی کوردستان بکات ئێمەش ئینشاڵڵا وەکو مامۆستایەکی ئاینی هەوڵ دەدەین بۆ باشکردنی ژیانی برا پێشمەرگەکانمان لە وەزارەتی ناوخۆ لە هەموو چینی توێژەکانی کە بەڕاستی موچەکان زۆر کەم بە تایبەتی برا ئاسایشەکان کە کاتێک خاننشین دەبن 220,000 هەیە 220,000 ئەگە کرێکی بن خانوویان نەوێ بەشی کری خانۆکان ناکات ئینسان کە خانەنشین دەبێت پێویستە خزمەت بکرێت پێویستە موچەکەی لە کاتی ئەرکدا بڵێن کە لە کاتێکدا لە ئەرکدایە کە خانەنشین بوو موچەکەی زیاتر بکە چکە هیچ شکارێکی پێ ناکرێت پێی دەگوترێت خانەنشین بۆیە هەوڵ دەدەین ئینشاءڵڵا موچەی برا پێشمەرگەکانمان و برا ئاسایشەکان و پۆلیس و تەواوی وەزارەتەکان هەوڵ دەدەین کە ئینشاءڵڵا ژیانیان خۆش بکرێ و خانەنشینێکی باش شایستە کە قابلی ئەوان بێ ئینشاءڵڵا هەوڵیان بۆ دەین کە بۆیان جێبەجێ بکەین وەکو کۆتا پەیام چی بە دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت بۆ سەرخستنی 221 لەم مینبەرەوە سڵاو و ڕێزم هەیە بۆ تەواوی دانیشتوانی پارێزگای سلێمانی لە بازنەی سلێمانی کە دەنگدەرن پێغەمبەری خوا دەفەرمێ من لەم یەشکوری ناسە لەم یەشکوری لە ئەوەی سوپاسگوزاری خەڵک نەبێت سوپاسگوزاری خوش نابێت لێرەوە داوا لە هەموو دۆست و خۆشەویستان و عزیزان و خزم و کەسوکارم دەکەم کە ڕۆژی دەنگدان بە گروتینێکی بەهێزەوە بڕۆن ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکەن بتوانین کە سەرکەوتنێکی گەورە بەدەستبێنین ئینشاءڵڵا دەنگدان بە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگدانە بە خوێنی شەیدان دەنگدانە بە کەمەندامانی سەنگەر دەنگدانە بە ئەنفال کراوەکانمان دەنگدانە بە کەسوکاری ئەنفال دەنگدانە بە پێشمەرگە دێرینەکان کە ئەم ڕۆژەیان بۆ ئێمە خوڵقاندووە داوا لە هەموو خۆشەویستامان دەکەین لەو ڕۆژەدا دەنگ بدەن بە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و من ژمارەکەم چواردەی داوا لە هەموو دۆست و عزیزان دەکەم کە دەنگمان پێ بدەن ئینشاءڵڵا لە جێ متمانەی هەموو خۆشەویستان دەبین و وعد دەدەین بەخوای پەروەردگار و بە دەنگدەرانمان کە خیانەت لە دەنگەکانیان نەکەین و شەڕی مافەکانیان بکەین ئینشاءڵڵا. دەست خۆش خاتوپەرست کۆتا پەیامی بەڕێستان. دەست خۆش بێتم پێشی کۆتا پەیام دەمێت شتێک بڵێم کە لەلایەن هاوڵاتیەوە زۆر لێمان دەکرێت پەرلەمانەکانی ڕابردوونیان توانی ئەمەیان چۆن دەتوانین جوابی ئەم پرسیارە زۆر سادەیە پەرلەمانەکانی ڕابردوو بەداخەوە زۆرینەی لە نەتیجەی تەزویر بوو ئەم جارە ڕێگری لە تەزویر کراوە بۆیە پەرلەمانتارانی داهاتوو پەرلەمانتارە بەهێزەکان دەبن کە دەنجی ڕاستەقینەی خەڵکیان هەیە بۆیە ناچارن هەست بە بەرپرسیارەتی بکەن کە لەسەر شانیانە بۆیە دڵنیان خەڵکی کوردستان خەڵکێکی هۆشیارە دەزانێت دەنگ بەچێ دەدات دەزانێت پێویستە چی بکات بۆی کوردستان لەو قۆناغە ڕزگار بکات بۆی من داوا لە دەنگدەرانی کوردستان دەکەم بەسیقەوە دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن دەنگ بە کاندیدی ژمارە 6 بدەن لە بازنەی هەولێر چونکە لە ڕابردوودا چۆن سەلماندومانە لە داهاتوو شەڕکەری باش دەبین لە پێناو مافەکانیان و بە ئومێدەوە هەموو ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە پێویستە بە گروتینەوە بچنە سەر سندوقەکانی دەنگ.
زۆر سپاس بۆ هەریەک لە بەڕێزان مەلا حەسەن دوکانی کاندیدی ژمارە 14 لە بازنەی سلێمانی لە 121 یەکێتی نیشتمانی کوردستان، خاتو پەرستمەر کاندیدی ژمارە 6 لە بازنەی هەولێر لە لیستی 121 یەکێتی نیشتمانی کوردستان. دووبارە سپاس بۆ بەڕێزان بەخێرهاتن. ستودیۆی 121 یەکێتی تایبەت بە بانگەشەی هەڵبژاردننی کاندیدات پێشکەشکرا. کاتتان نارمە ماڵتان ئاودان.